هاوڕە جوانەکان سەیری چیرۆکی ئەمڕۆم بکەن گەرت ناسیوم منم سباسیان ڕێیابم ئاشتیان دژین ڕاژیان نەبێنێ ستەمکار نەخۆشی ژێدەستی دژین بە ئازادی وەفایی سەرباستی ئەی دۆزمەوە ئەو ڕێگایەی ونم کردووە کەونەکانم لە ڕاستیشین دیتووە ئەوەی کردن کۆڵنەدام بوو بۆ یاسەکەوتن بێوەستان گەرام بە دوای ڕاستیەکان کەوتن هەرچەندە ڕێگاکان پرکۆس بوو تاڵ بێ ئەی بڕێم ئەوڕێیە ئەگەر بێڵم لەگەڵ بێ ئەوەی وێنم کردووە لە ژیاندا دەیدۆزمەوە دەفاتایە بۆ باواشی دایکم بێگاڕێمەوە گەرت ناسیوم منم سباسیان ڕێیابم ئاشتیان ژیان نەبێنێ ستەمکار نەخۆشی ژێدەستی دژین بە ئازادی وەفایی سەرباستی لە تەنگانەدا بێڵ دەرکەوە یارمەتیمدا دوور ماکەوە هەموو پێکەوە گۆبینەوە یەک خێزان پێک دێنینەوە منم سباسیان هەر لاوێمە کۆڵێم نەداوە چونکە بێل هاوڕێمە ئامانجم ئاشتیە یەکسایانە بێلی هاوڕێم کاری ڕزگاریە گەرت ناسیوم منم سباسیان ڕێیابم ئاشتیە دژین ڕاژیان نەبێنێ ستەمکار نەخۆشی ژێدەستی دژین بە ئازادی وەفایی سەرباستی هەر بە ئامانجم دەکەم من دڵنیامە دەبێ بیزانی ژین بەردەوامە لە هەوڵە بەردەوامن لە شەوانە دڵنی منایە سەربەز بم لە ژیانە سبەستیان چی دەوێ؟ ئای بابا بابا دووکەوێن یەک دەقی ماوە تۆ میگرە بە چاوان گەورە جوان بیگرە جوانە ئەوە کارەبایەکان گوژاندەوە پێش ئەوەی ئەوان بێنە دەرێ با بچینە ژێر زەمینەکە ئێرە زۆر تاریک بوو باشترین دەرفەتە تا بتوانین بچینە ژوورێ فرانکۆ بڕۆ بزانە چی ڕووی داوە بەسەر چاو گەورم ئەوەتە بێت لە کۆتاییەکەی دۆزیمانەوە گەورم کارەبا هیچ شوێنێک نییە چی؟ برادران تا کارەبانێتەوە ئێمە ناتوانین کارەکە جێبەجێ بکەین گەورم کارە باش نەبێ دەتوانین ئەم کارە جێبەجێ بکەین چووکاو ناتوانێت بجولیاگەر پێویستە تۆزێک دادپەروەەر بین دەبێت کارەبا هەبێ ئینجا سەگەکە بکوژین گۆنزارۆ وا باشە بە پێی بنەماکانی یاسا بجوڵێنەوە ئەدی کوڕی خۆم بەڵام گۆنزارۆ قازی ڕاست دەکە با چاوەڕێکن تا کارەبا دێتەوە
ئەو منداڵە سووتە لەگەڵمان گەورم پێت چۆنە کارەکە دواخێن بۆ ڕۆژێکی دیکە گەورم قەرەجەکان هاتوونە سەر شەقام و ئاژاوە پشێوەیەکی زۆریان ناوەتەوە چی؟ ئەوە دەبینی ئێمە خەریکی چین گۆنزارۆ زوو پۆلیسەکان ئاگادارکەوە ئای کەسە گەشتی بە بەختی بەڵام باش بزانە هێندەت نەماوە بتۆپی جوانە ئەوە ڕۆیشتن باش چاو دیێری بکە بەسەر چاو گەورم دەی منۆس با دەست پێکەن ئەو دەنگە چییە؟ ئێوە چێن؟ چتان دەوێ؟ چ دەکەنەوە لەوێ؟ بێدەنگ بێستا یارمەتی دەدەم ئەی لەو پیاوە بەستە زمانی خۆ پان بۆوە زۆر چاکە با بڕۆین بێل تووڕەمە بە ئێمە یارمەتی دەداین بەڵێ بەهۆی تۆ پارەپولێکی زۆروە دەستێنین و دەوڵەمەند دەبین وز بەهۆی جێ لە پیاو بێدەنگ بە ئەم سەگە زۆر زیەکە و لە هەموو قسەیەک دەگا ئای چەند ڕەق بوون چۆن دڵیان هاتووە ئاوا لێ بکەن هەر ئێستا ڕزگارت دەکەم بێل دەی ئەوە چییە؟ چمانێ دەکەن؟ یەکێک بەرەو ئێرە دێ بە ئەو گریسە بپسێنین پێش ئەوەی بێنە ئێرە دەیزوو بێل سباستیان بێل هەر ئێستا هەڵات بەڵێ بێدا هەڵات ئەی ئەفەرین بێل دەی زوو با بچینە دەرەوە دەی منوس با بڕۆن بە دوایان دابچین درەنگە دەی ئەوەرە دەستم دە من باش ئەم ئاژا و هەرایەت چییە لەم کاتەدا ڕوویدا ها دەی درەنگە بڕۆ بەڕێز مینگۆ لە نێو شار پشەوی و ئارامی هەیە بەڵێ دەزانم تۆ جەنابی ئەفسەر ئازادی کردین بەڵێ ڕاست دەکا ئێمە دەڕۆین بەڵێ گەورم ئێستا ترسمان لەسەر نییە با بچین بێل بدۆزینەوە بێل 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 ئەمن سێبەستیانم ئەمن سێبەستیانم ئەمن سێبەستیانم باشە دەبێ شێلۆ خۆی لە دەست پۆلیس ڕزگار کردبێ نیگەران مەبە ڕیکاردۆ شێلۆ قەت خۆی بەدەستەوە نادا ئەو هاتنەوە بۆچی
ئەدی بێت لەکوێیە پێش ئەوەی ئەمە بگەینە ئەوێ یەکێک بەرەڵای کردبوو چی؟ ئەوان ماندۆزا و منۆزن هەردووچیان قاچاقچین و لە سەرەتاوە لە دوو سباسیان و دەیانەوێ بێڵ بدزن لەوانەیە بێل لە ترسەن هەڵات بێ بۆ شوێنێکی زۆر دوور دەی براینە درەنگە با بچینەوە شار دەتوانم لەگەڵتان بێن؟ سباستیان دنیا زۆر تاریکە و پۆلیسیش لە تەواوی کوچە و کۆڵانەکانی شاردا بڵاو بوونەتەوە سبەی تۆ دەبین باشە؟ نیگەران مەبن پوچی لەگەڵ خۆم دێنم چونکە دەتوانێت بە هەستی بۆنکردن بێل بدۆزێتەوە سباستیان مینگۆ ڕاست دەکا با سبەی بە دوایدا بگەڕێن مادام ڕزگاری بووە دەتوانین بە ئاسانی بیدۆزینەوە ها؟ ئەی خودایە جا پۆلیس هات دەی خێرا بن زوو خۆتام شارنەوە درەنگە سباستیان سباستیان ئای لەم کوڕە مینگۆ زوو بە خۆت بشارەوە مینگۆ با بچینەوە گوندەی زوو باشە با بڕۆین ئەوانەی سەگەسپی هەرەکەیان ڕزگار کرد خەڵکی گوندەکەنین ئەوان ماندۆزا و منۆزن گەورم ماندۆزا و منۆز پێش ئەوەی لە هۆش خۆم بچم ئەوانم ناسیە من دڵنیام گەورم بە نەفرەت بن زانە چۆن زیندانیان دەکەم تیمێک ئامادەکات تا ماندۆزا و منۆز دەژیرکەین بەڵکو شان و شەوکەتی پۆلیسی گرانادا بگەڕێنینەوە بەسە چاو گەورم بێل بێل تۆ لەکوێی؟ پوچی دەڵێ بۆنی بێلت کردووە؟ هەی ئافرین پوچی دۆزیمانەوە تەماشاکە ئەوە چیە؟ کوڕەخۆوە کوڕەکەیە ڕاوستە ئەوستە کورە نەڕۆی پۆلیس ڕاوستە کورە خوایە جان ساگەکەمان لەدەست ڕۆویشت و وەختە بژمرین لە برسان ئای چەند بەدبەختین منۆس هەی نەجولێن ئەوە ئێوان دەبێ ئێوە دەستگیر بکرێن دەگیر بکرێن بۆ ئێمە چیمان کردووە ناکرد شتیوانە بەدەی منش باڵێ ڕاستە کورە مەڕۆن ڕاستن بەختم هەبوو دێ با بە دوای بێت لا بگەڕێن کارەبا هاتەوە دەی با بچینەوە بنکەکەمان پوچی ناتوانین بە ئارەزوی خۆمان بگەڕێن چونکە کارەبا هاتەوە پوچی تۆ لەکوێی؟ پوچی تۆ لەکوێی؟ ئێرە ڕێگەی ماڵی ڕیکاردۆیە وا دیارە بێت چۆتە ماڵی ئەوان دێ با خێراکەین
چی؟ یەکێک منداڵێک و سەجێکی دیوە بەرەو سیرانی وادار ڕایان دەکرد؟ بەڵێ قوربان ئەمن دڵنیام ئەوان سباستیان و پوچین. دەبێت نەچوبنە ماڵەکەی من. باشە چی بکەین ئەمن دڵنیام بەم شەوە گورگ پەلاماریان دەدا. بەڵێ جەنابی سیلڤا بە تەمامە بچمە ماڵەوە. خدا ئاگدارت بێ. خدا حافظ. لاقت باشتر نەبووە ڕێکاردۆ؟ زۆر سپاس، ئێستا زۆر باشم، هیچ ئازاری نییە. ئەمن لەگەڵت دێم. پوچی چییە پوچی؟ پوچی ئەوە چیتە؟ گورگ دەی باڵێ ها ئای ها نەخێر دوورکەونەوە دەی دوورکەونەوە فریام کەون پوچی یارمەتیمدا ئای دەی دوورکەونەوە دەنا لێتان دەدەم دوورکەونەوە دەی دوورکەونەوە دەی لێم گەڕێ دەی لێم گەڕێن دەی بڕۆن بەردە دەی بەردە فریام کەون ئای بێل ئەوە تۆی بێل ئاگاداری خۆت بە بێل 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 هەی ئافرین پاڵەوان بێل هیوادارم هیچیان بەسەر ناتبێ. ئێرە زۆر هێمن و بێدەنگە. سباستیان
کەس لێرە نییە. ها ڕاوەستن تەماشاکەن هەمویان لێرن. سوپاس لە بۆ خودای گەورە. لە کۆتاییدا ئەوانمان دۆزیەوە. سەلامەتیشن زۆر شکر. مەترسە بێل ئەوە منم ڕێکاردۆ. بەڕێز ڕیکاردۆ. سباستیان ئێمە زۆر نیگەرانی ئێوە بووین. بێل ئێستا بەڕێز مینگۆش هاوڕێمانە. بێل بێل تکایە تێبگە دەمەوێت ببمە هاوڕێتان. بێل هەوڵم داتیان بگەێنم کە تۆ هار و دڕندەنی بەڵام کارەکە بە ئاراستەیەشی دی ڕۆیشت تکایە بمبورە. بێل لێت خۆش و بەڕێز مینگۆ. لە ئێستا هەوە بووینە هاوڕێ. زۆر سپاس بێل وابزانم لە مەبەستم تێگەیشتی. مینگۆ دەبێت داوای لێبوردنت لێ بکەم. باشە بۆ؟ ڕاستیەکەی تا ئێستا شەر بە گومان بووم و دەمگوت ئایا دەبێ مینگۆ یارمەتی بێل بدا و لە بەندیخانە ڕزگاری بکە؟ بەڵام بێل و سباسیان فێریان کردم کە هیچ کەس بڕوات پێ ناکە تا یەکەم جار تۆ بڕوای پێ نەکەی. دەی ڕیکاردۆ دۆقەی لەگەڵ بکە. مینگۆ ئێمە هاوڕێیەکین. ئەدی سباستیان ئەمنیش دەبمە هاوڕێتان. ڕیکاردۆ ئەوەی زۆر گرینگە ئەوەیە چۆن بێل و سباستیان بگەڕینەوە بۆ چیاکانی پێڕێنێ. بەم نزیکانە بە دیداری دایکم شاد دەبمەوە. سباستیان بۆ شمەندەفەر دەگەڕێەوە. ئای چەند خۆشە بە شەمەندەفەر بگەڕێمەوە. زۆر سپاس بەڕێز سیلڤا. سباستیان کوڕی خۆم ئەمە زۆر شادمانم کە ئەوها دڵخۆشی. سباستیان درەنگە با بڕۆین. خدا حافظ بەڕێز سیلڤا. خوات لەگەڵ. خدا حافظ ڕیتا خانم. خدای گەورە ئاگادارت بێ هیوادارم جارێکی دی بتبینمەوە. ئیشەڵڵا ئەم جارە لەگەڵ دایکم دێمەوە لاتان. سباستیان ئاگات لە خۆت بێ. سباستیان کوڕی خۆ مەترسە قەرەزەکانی یارمەتی دەدەن لە ڕێگا باشە بابی من. خدا حافظ. خوات لەگەڵ. خوات لەگەڵ سباستیان. خوات لەگەڵ سباستیان. خواتان لەگەڵ.